ئاکشانەوە چاوەڕوانکراوەکەی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان ئەبێتە هێزی فشار بەسەر فراکسیۆنی زۆرینە و دەسەڵاتەوە لە کوردستان یان بە بێدەنگی و وەک پڕۆپاگەندەیەکی هەڵبژاردن تێپەڕ دەبێت. نیگەرانیەکانی یەکێتی بەرامبەر پارتی کە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای نینەوە و بەهۆی پۆستەکانی ئەو پارێزگایەوە دروست بوون ئاماژەیە بۆ سەرەتای بارگرژی نێوان ئەو دوو حیزبە یان وەک هەر نیگەرانی و ناکۆچیشی دیکەی نێوان ئەو دوو هێزە سیاسیە بە بێدەنگی تێپەڕ دەبێت. ئایا ئەم جارە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەیە بۆ چارەسەرکردنی پرسی سوتەمەنی و ڕێگرتن لە ساختەکاریەکانی سوتەمەنی و فرۆشتنەوەی بەگران بە هاوڵاتیان یان وەک هەر جارەکانی دیکە ئەم قەیرانە بەردەوام دەبێت و نیەتێک نییە بۆ چارەسەرکردنی؟ مانشێت شەوی هەینی کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.